مەرجەی دواییدا ئەوە ڕژێمی ئەسەد ڕووخا بەشێک لە کوردانی ئێمە لەو پارچەیە خۆشبەختانە ئەوانیش بۆ خۆیان قوت و هێزێکی گەورە بوون و توانیان خۆیان پارێزن بەڵام بەداخەوە ڕژێمی داگیرکەری تورک بە پاڵپشتی هەندێک لە هێز تیرۆریست و دژە ئینسانیەکان ڕۆژانە هێرش دەکەنە سەر ئەو ناوچەیە و بە مەبەستی لە بەینبردون و نەهێشتنی ئەو قەوارەیە کە هەبووە و بە مەبەستی بەرسیکردن و تینوکردنی خەڵکی هەژار و لە قەوماوی ناوچەکە ومید دەکەم خەڵکی کوردستان بێتەوە هۆش و جارێکی دیکە خۆی پەراوێز نەخات و پاڵپشتی براکانیان بکە و خوێنیان بجوڵە بەرامبەر بۆ واقعی کە ئێستا دوژمنان دەیکرد. پاراستنی ڕۆژاوای کوردستان پاراستنی گشت کوردستانە، هاو نیشتمانیانی دڵسۆز و بە هەڵوێستی کوردستان. دوای ڕوودا و گۆڕانکاری خێراکانی سووریا و ڕۆژاوای نیشتمان گەلەکەمان لە باکوور و خۆڵهەڵاتی سووریا لە ناوچەکانی منبەج و تەڕەفعەت و شەهبا کە بە سەدان هەزار ئاواری عەفرینی داگیرکراوی لە نیشتە جێبوون لە ئێستادا دوای ڕوخانی ڕژێمە سەر کوتکەرەکەی ئەسەد لە سووریا گرۆپە تیرۆریستەکان بەڵام لە ئێستادا پێویستیان بە هاوکاری و پشتیوانی مادی و معنەوی هەیە لەلایەن ئێمە و سەرجەم مرۆڤایەتیەوە. لێرە ئێمە گروپی کۆشان بۆ پشتیوانی هاو نیشتمانیانی دڵسۆز و چالاگوانان و کەسایەتێک کۆمەڵایەتە کورتپەروەرەکان خۆمان بەبەرپرسیار دەزانین بۆ ئەوەی وەک ئەرکێکی نەتەوەی و نیشتمانی ئاینی ئەخلاقی مرۆیی کە بەشێک بین لە هەڵمەتی پشتیوانی لە خوشکبراکانمان بۆ بەهانەوە چوون لە ڕۆژاوای نیشتمان.